بازرگانانیش لەو قەیرانی داراییەی چەند ساڵێکە هەرێمی کوردستانی تێکەوتووە هێندە بە سەلامەتی ڕزگاریان نەبووە. ئەوانیش گرەی و گازندە لەوە دەکەن کە سەرڕای داخستنی سنوورەکان و کەمی جوڵەی بازرگانی زیادبوونی باجیشی هاتۆتە سەر. ئەم بازرگانە دەڵێت بەشێکی زۆریان وازیان لە کارەکانیان هێناوە چونکە بازار جوڵەی تێدا نەماوە بە جۆرێک نەکڕیار ماوە نەفرۆشیار. نەبوونی موچەوای لە خەڵک کردووە، یعنی هەموو شتێکی وەستانەوە، هیچ ئیشێک نەماوە، بڕۆ بازاڕەڵی خۆڵی مردو کرا بەسەریە. هەمووی مربوطە بە موچەوە، موچە دابین بکرێتەوە بدرێتەوە بە خەڵک وەکو جاران لە کاتی خۆیان بدرێتەوە، موچە کۆنەکە بدرێتەوە لە ماوەی 1 مانگە کوردستانە ژێت وەکو جارانی لێتەوە. یەکێتی هەناردە و هاوردەکاران کەژبارەیەکی زۆر ئەندامی هەیە. یەکەم کۆنگرەی خۆی لە سلێمانی دوای 9 ساڵ ئەنجامدا. سەرۆکی لق و جێگرەکەشی لە دۆخی بازرگانی لە باشووری کوردستان رازی نین. سەبارەت بەداخستنی سنوور و خاوبوونەوەی جوڵەی بازرگانی دەڵێن ڕاستە زیانیان بەرکەوتووە، بەڵام ئێران زیاتر زیانی بەرکەوتووە و ئێستا جموجۆڵی بازرگانی هەرێمی کوردستان لەگەڵ تورکیادایە. بازرگانەکانی ئێمە هەمووی ڕویان کردووەتە تورکیا، ئێستا بە زۆری کاڵای تورکی دێنن و بەنسبەت فڕۆکەخانەکانەوە داخستنی فڕۆکەخانەکان بەڕاستی ئەوە تەسیرێکی گەورەی لەسەر هێنانی ئاڵتون لە دەرەوەی وڵات بۆ هەرێمی کوردستان کرد، واتە وەستێنرا. ئێستا ناتوانرێ ڕاستەوخۆ زێڕ و ئاڵتون بهێنرێتە هەرێمی کوردستان چونکە بەڕاستی لە فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان ئەو کارە زۆر بە ئەنجامەکەهێنرا. بەهۆی ئەم قەیرانەیەکەوە مەسەر لەم فترا دروست بوو بە نسبەت هەرێمی کوردستانەوە بەعامەوە بە نسبەت شاری سلێمانیەوە زەرەرەند بووە لەبەر ئەوەی کە تجارەت کەم بووە، لەبەر ئەوەی مەسەلە تەڵەبیاتی شت کەم بووە. بۆ دوای ئەم فترەی ئەخیرەش کە مەسەلەی ئەم سنوورانە داخرا ئەوش تەسیرێکی خۆی هەبوو لەسەر ئەوەی کەوا مەسەلەی بازرگانی بوەستێەوە نەهێڵن ئەو کاڵا و پێداویستانی کە هەیە بچێ بۆ ناحکومەتی عێراقیش ئەوەی مەنع کردووە. خاوبوونەوەی جوڵەی بازرگانی لە ئەنجامی لێکەوتەکانی قەیرانی داراییەوەیە. بازاڕەکانی هەرێمی کوردستانی بە جۆرێک لێ کردووە وەک ئەوەی تۆزی مردووی لێ نیشت بێت. زیانمەندی یەکەمیش لەو قەیرانەی زیاتر لە 3 ساڵە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە. هاوڵاتیان و پاشان بازرگان و خاوەن کارەکانن. ڕامێ ڕۆسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.